بە دروشمی پەڕینەوە لە سنوورەکان و خوڵقاندنی دەرفەتەکان کۆمەڵی کوردی بەریتانیا پلاتفۆرمی بازرگانی یەکەمین کۆنفرانسی بازرگانی لە نێوان بازرگانانی کورد و بەریتانیا بە ئامادەبوونی حکوومەتی بەریتانیا ساز کرد. لە شاری بیرمینگهام بە میوانداری بەشێک لە بەرپرسان و پەرلەمانتاران و ئەندامی شارەوانەکانی حکوومەتی بەریتانیا و بازرگانانی کوردی نیشتەجێی شانشینی یەکگرت و یەکەمین کۆنفرانسی پلاتفۆرمی بازرگانان بە ئەنجام گێندرا. هەر یەک لە ڕیچارد پارکر بەرپرسی هەرێمی وێست میدلاند و جەواد جبوری کۆنسڵگری عێراق لە بەریتانیا و سەرباز بەرزنجی بەرپرسی کورد بۆ لەیبە و خوڕەم ڕەشید نوێنەری ژوورە بازرگانیەکانی وێست میدلاند و ژمارەیە کەسایەتی گرنگ و کاریگەری نێو وڵاتی بەریتانیا بەشدار بوون و وتاریان هەبوو. حاجی عەدنان بەرپرسی پلاتفۆرمی بازرگانی کۆمەڵی کوردی بەریتانیا ڕایگەیاند ماوەی چەند مانگێکە بە وردی کار لەسەر ئەم پانێڵە دەکەن و دەیانەوێت ئاستی وشیاری بزنسمانی کورد لە بەریتانیا زیاتر بەرەو پێش ببە. Celebrate our leaders. We have successful Kurdish business owners right here. Let's lift them up as example, mentor, and advocates. If we want change, we need to organize, not just operate. ڕیچارد پارکر بەرپرسی هەرێمی وێست میدلاند بە گرنگیەوە دەستخۆشی ئاراستی کۆمەڵی کوردی بەریتانیا کرد و ئاماژەی بۆش کرد ئێمە ڕۆڵ و پێگەی کورد بەرز دەنرخێنین. Communities gets the best chance to make the most of their lives and to succeed here. And I was very, very pleased and very grateful for the support of Kurds for Labour and the Kurdish community across the region for supporting me in my campaign, in my election in May last year. But the most important reason why I'm here today is to support you in the work you're doing, building on investment and trade relationships between the Kurdish communities here and business opportunities here in the UK and in this region, but also to look at opportunities for businesses here to invest in Kurdistan and in Iraq too, because we can improve people's lives there. محەممەد جەلال بەرزنجی سەرۆکی کۆمەڵەی کوردی بەریتانیاش لە وتارێکدا سوپاسی گەرمی ئامادەبوانی کرد و باسی لە کار و چالاکیەکانی کۆمەڵەکە کرد. لە بەڕێزان لەگەڵمان ئامادە بوون کاتێ ئەو پلاتفۆرمانەمان دروست کرد خەونمان بە ڕۆژێک وەکو ئەمڕۆ دەبینی. ئێستا ئەو خەونەی ئێمە بوو بە کردار و لەگەڵ ئەوەشدا ئێمە چەند پلاتفۆرمێکی تر بە تەماین دروستکەین. بۆ ئەم پلاتفۆرمی بازرگانیە ئێمە پلانی داهاتوومان گەیاندن یان گەیشتنی ئێرەیە لەگەڵ بازرگانان و سەرمایەداران و بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانی خۆشمانە. کۆنسڵگەری عێراقیش لە بەریتانیا ئاماژەی بۆ کرد یەکێک لە کارە گرنگەکان کە کۆمەڵی کوردی بەریتانیا دەیکات کۆکردنەوەی کۆمەلگای کوردی و عێراقیە لە بەریتانیا و بەرەو پێشبردننی کردی بازرگانیە لەم ڕێگایەوە. It is my understanding that this event has been designed to welcome leading global companies and strategic partners who may wish to explore and benefit from the unique and timely investments opportunities available across Iraq. We would like to suggest that the time to act is now, before competition intensifies and these opportunities become more limited. بە سەرپەرشتی پارێزەر نزارەوەی سپانێڵی پلاتفۆرمی بازرگانی بە میوانداری هەریەک لە دانا جەمیل و جەیمس ترێمبڵ سامی فریاس دەستی پێکرد. دانا جەمیل لە تەواوی بابەتەکانیدا ئاماژەی بەچۆنێتی دانانی بزنسی بچووک و ڕێگاکانی گەشەکردنی بۆ مامناوەند و گەورە کرد. کۆمەڵی خاڵی گرنگ و بە پێسی خستە بەرباس تێیدا لایەنە سەرکەوتۆکانی خستە ڕوو. نسبەیەکی زۆر کەم نەبێ لە کوردی ئێمە ئێستا شەریکات دروست بوون لە مەسەلەی مەحامات و محاسبی و مەسەلەی ئەو وەرجێڕون ئەو شتانە هەیە ئێستا کە هەیە بەڵام وەکو پێویست نەمانتوانێت گەورە بین تێدا حاڵی حازر
ئەگەر تەمەشا بکەی زۆربەی هەرە زۆرمان ئێستا کورد بە هەموو قیاسێک لەم وڵاتە دەتوانین برێن سمۆڵ بزنسە. سمۆڵ بزنس بە تعریفی سمۆڵ بزنس لە 0 تا 49 یعنی کارمەند ئەوە بە سمۆڵ بزنس حسابە، لە 50 تا 249 بە میدیەم بزنس حسابە، لە سەروی ئەوە بە لارج بزنس حسابە، یعنی بە بزنسی گەورە حسابە. لۆی ئێستا من ئەوەی تەمەشا دەکەین ئێمە هەتا ئێستاش لەو مەرحەلەی سەرەتاین کە سمۆڵ بزنسی. لە لای خۆشیەوە جەیمس ترەمبڵ ئەوەی ڕوون کردەوە بۆ بازرگانان کە چۆن بازرگانانی کورد دەتوانن کار و کاڵاکانیان بگەینە دەرەوەی بەڕێتانیا و ببن بە پردی پەیوەندی لە نێوان کوردستان و بەڕێتانیا. So at Petrus Solutions, we are part of the 13, we're an international company operational in 13 countries. We are the supporting network to the EPCCO, which is currently investigations going on throughout Africa continent, and we are the support to the international police, which is the Interpol. Our capabilities range. It's very hard for me to have a full conversation with everybody here today without being able to divulge the full capabilities of Petrus Solutions. So I'm sort of held by contingents of what I can and can't say. هەروەها ئەمیر سامی بە شێوازێکی سەردەمیانە تشکی خستە سەر بزنسی ئۆنلاین کە ئێستا بەربڵاوە و لە جیهاندا کار بەم شێوازە نوێی بزنسکردن دەکرێت. Residential building, what is the right contract? What do you use? And who do you employ first? Do you go straight to the builder? Do you employ the architect? How does it really work? And that's what I do. I take you through all the steps and I ensure that your investment is being taken care of at the best, highest level of professionalism. کۆمەڵی کوردی بەڕێتانیا سۆز و بەڵێن دەدات لە ڕێگەی ژمارەیەک دەستەی کارگەڕی بەشی بازرگانی کۆمەڵەکە ئاسانکاری بکە بۆ بازرگانان و چۆنێتی دروستکردنی پەیوەندی لە نمو هاوردەکاری کاڵا و شەمکەکانیان بۆ بەڕێتانیا بە پێچەوانەوە. ژمارەیەک لە بازرگانانی وڵاتان بەشداربوون و لە نزیکەوە خاڵی جێبوهەری و لێک تێگەیشتن لە نێوان ئەوان و بازرگانانی کوردی بەشدار بوو باسی لێوە کرا. دواتر میوانان بە سرنج و تێبینیەکانیان دیدارەکەیان پڕزانیاری و گرنگتر کە بە زۆریان 170 زیاتر گەنجن کە تا ئێستا بەداخەوە خەریکی هەندێک ئیشن لە دووسێ ئیش تێ ناپەڕێ، یان سایەقی تەکسیە یان دەلاک. ئێستا کوردەکان بەڕاستی کۆنتڕۆلی دەلاخانەکانیان کردووە، یان مەطعەمە یان سیارە سوستنە لەگەڵ ڕێزن بۆ ئەو پیشانە. بەڵام ئایا ئەکرێ ئێمە تا 50 ساڵی تریش لێرە بین هەر خەریکی ئەمانە بین؟ ناکرێ بیر لە شتی بەرزکەینەوە. ئینسانی گەورە و بەرز ئەبێ بیر لە شتی گەورە و بەرز بکاتەوە. خۆشە بەدواداچوون بکەن بۆ هاوبەشی ئەگەریەکان، سکۆڵەرشیپەکان، بەرنامەکانی ئاڵوگۆڕکردن و دەست پێشخەریەکانی ڕاهێنان کە بتوانن دامەزراوە پەروەردەیەکانی بەڕیتانیا لەگەڵ ئەوانەی کوردستانە ببەسنەوە. پێم وایە نەوەیەکی خوێندەوار و لێهاتوو کلیلی سەرکەوتنی کارە بازرگانیەکانە. من حەز دەکەم بزانم ئایا هیچ بزنسێک یا وەربەرهێنەرێک لێرە ڕەنگە کراوە بێ بۆ پشگیریکردنی پرۆژەکانی پەیوەست بە پەروەردە یان هاوکاریکردن لەگەڵ قوتابخانەکە کۆلێژ. مەڵەکە دەیەوێت ئاسی بازرگانی بچێتە هەنگاوێکی نایاب و گرنگەوە بۆ ئەوەی چتر بازرگانانی کورد هیچ بربەستێکیان بۆ پێش نێت و کۆمەڵەکە وەکو پردی پەیوەندی هەمیشەیی لەسەر هێڵن. کۆمەڵی کوردی بەڕێتانیا وەک پاڵپشت و هاوکاری داوا لە بازرگانان دەکات بە مەبەستی بازرگانیکردن لە بەڕێتانیا پەیوەندیان پێ بکەن و تەواوی کارە یاسایی و گرنگەکانیان بۆ لە ئەستۆ دەگرن. کۆمەڵەکە دەیەوێت داهاتووی تاک و خێزانێک و لە بەڕێتانیا لە ئاسێکی گرنگ و بە پێزی بازرگانی دابێت. مەڵی کوردی بەڕێتانیا لە ماوەکانی داهاتوو لەم کارە گرنگ و نایابانە بەردەوام دەبێت و گرنگی زیاتر بە تەواوی کارتەکانی گەشەکردن لە بەڕێتانیا دەدات.